سڵاو ئیسلامی سیاسی لە نێوان ڕادیکالبوون و چاکسازیدا ئایا دەتوانن چاکساز بن یاخود ئیسلامیەکان بە زۆری ڕادیکال و عەقڵێتی شۆڕژێڕیانەیە بینەرمان. لە سەرەتای سەدەی بیستەم لە هزری ئیسلامیدا هەردوو بیرۆکەی ریفۆرم و شۆڕش هاتنە ناو ئەدەبیاتی سیاسی گروپە ئیسلامیەکان، ئەمەش بەهۆی کاریگەربوون بەو گۆڕانکاری سیاسیانەی کە لە جیهاندا ڕوویاندا بوو، بە تایبەتی دوای جەنگی یەکەمی جیهانی. بەشێک لە زانایانی ئاینی لە ڕێگەی هێنانە پێشەوەی چەمکی ڕێنەسانسی ئیسلامی و هەستانەوەی هزری و ریفۆرمکردنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی هەوڵیاندا لە چوارچێوەی دەسەڵاتی سیاسی وڵاتانی خۆیاندا بەشێک لە سێکتەرەکانی ژیان لەگەڵ پێشکەوتنی زانستی و مەعریفی بگونجێنن. ئەمەش لە ڕێگەی خوێندنەوەی نوێ بۆ دەقی ئاینی لە چوارچێوەی ژیانی کۆمەڵایەتی و کولتوریدا. لە بەرامبەردا پاش شکستێنانی ڕێنەسانسی عەرەبی ئیسلامی، گروپە ئیسلامی ڕادیکالەکان هەوڵیاندا لە ڕێگەی گۆڕانی ڕیشەییەوە دەستکاری کۆی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی خۆیان بکەن و ئەمەش لە ڕێگەی شۆڕش و هێزی چەکداری و ڕوخاندنی دەسەڵاتی سیاسی و دروستکردنی مۆدێلی ئیسلامی بوو. بەڵام پرسیارەکە ئەوە بوو ئایا ئەم گۆڕانە ڕیشەیە بۆ دروستکردنی مۆدێلێکی نوێ لە ئایندەدا یان گەڕانەوەی بۆ شێوازی سەلەف و پێشوو کە لە خەیاڵدانی مێژووی گروپەکاندا چەقی بەستە بوو. ڕادیکالبوون بریتیە لەو بزوتنەوانەی کە دایانەوێت لە ڕێگەی تونند و تیژێەوە یاخود لە ڕێگەی شۆڕشەوە هەموو بنەماکانی کۆمەڵگە و سیاست تێک بدەن و جارێکی ترسە لە نوێ دروستیکەنەوە. ئایا ئیسلامی سیاسی دەکەوێتە ناو ئەم پێناسەوە یاخودنا؟ لە بەرامبەردا ڕێفۆرمین بوون بریتیە لەوەی هەر حیزبێک یا کۆمەڵێک یا ڕەوتێک دەوێت لە ڕێگەی ئاشتیەوە کۆمەڵگە بەرە و چاکسازیەکی پارچەیی یاخود جوزئی بەرێ. ئێمە دەمانەوێت بزانین ئایا ئیسلامیەکان لە نێوان ئەم دوو ڕەوتەدا لە کامیان ناجیان دەبێتەوە. مامۆستا فواد، ئیسلامیەکان لە نێوان ئەوەی کە ڕادیکال بن یا شۆڕژێر بن لەگەڵ ئەوەی کە ڕیفۆرمست یا چاکساز بن، بەڕێزت پێت وایە چۆن بتوانین ئەم پۆلێنە بکەین لە نێوانیان؟ قەت من پێم وایە لە ناو میتۆدی ئیسلامە جا ئەوەی کە پێوترێ ئیسلام گەرا یان ئیسلامی سیاسی یان ئیسلامی ئەتیابی شتێک نییە ناوی ئیسلامی ڕیفۆرم خواز بێ شتێک ئیسلامی ڕادیکاڵ. من پێم وایە منهەجی ئیسلام یەک منهەجە. ئەوەی کە ئێستا ئەمانەی جیا کردوتەوە مەسەلە مەسالیح و مەسەلە بۆچوونی شخصی جیاجیایە و پەرژەوەندی تایبەتیە ئەژینا ئیسلام هەموو یەک منهەجە، دوو منهەجێکیان نییە. مەسەلەی تونگ و تیژی و ڕادیکاڵیەش منهەجی ئیسلام خۆی میتۆدی ئیسلامی خۆی وایە، شتێکیان نییە کە هین بێ. ئەوەی کە جیایان نەکاتەوە تەنیا ئیشتیادێکیان کردو یا با بڵێن بە هینی خۆیان بەستویانەتەوە بە وەختەوە تیانایە بڕوایان وایە کە لە حاڵی حازران ناتوانن لە بەعزی شوێنە سیستەمی ئیسلامی دابمەزرێنن ئاشار پەنا بنە بەر ڕێگەی تر وەکو پێڕەوکردنی دیموکراسیەت و ئازادی بیر بمبرە لێرە پرسیاری تر بکەم. ئێستا مەسەلەن ئەهلی تەسەوفمان هەیە، بەڵێ بۆ هەر موسڵمان لە ناو کۆمەڵگەی ئیسلامیە و هەر لە ڕێگەی مەوعیزە و ئیرشاد و ئیسلاحی کۆمەلگایان کرد. پێت وانێ ئەمە هەردووچیان لە ناو منهەجی ئیسلامان و دووشتی جیاوازیش؟ بەڵام لە ناو منهەجی تەسەوفە بە هیچ جۆرێک باسی دەسەڵات و وەرگرتنی دەسەڵاتی تیان نییە، بە هیچ جۆرێک تیان نییە. یعنی مەسەلە دەسەڵاتە ئەم شتەوانە مەسەلەکە دەسەڵاتم ئێمە بە درێژایی تەریخ هیچ کاتێک هیچ ڕێبازێکی تەسەوف لە ناو عیرفانە کرد هیچ ڕێبازێکیان نەوتوون دەسەڵاتەوە. ئەوانە هەر ممارەسەی با بڵێن تەقسی دینی خۆیان کردو بەو شێوەی کە پێڵێن جیهادی نەفس و چاکسازیان لە کۆمەلگایان کردووە، یعنی کردویانە لەسەر مستەوەی تاکە کەس بۆ منە کاک ئەحمەدی شێخ لە سلێمانێ شێخ معروفین و لێ مەولانا خالیدی لە قشبندی عکسەوە ئەمانە بۆ خۆیان یعنی بەڕاستی من پێم وایە من ئەو طریقەتانە بە طریقەتی تەسەوف یعنی لای خۆم وایە من ئەوە بە دەرۆشە ئازانم بم بە تەسەوفی نازانم چونکە دەرۆشە فەرقیە لەگەڵ تەسەوف. چۆن؟ زۆر جیاوازە. تەسەوف بنەڕەتی تەسەوف چییە؟ بەڕێی من لەسەریشم نووسیوە ئەوە
تەسەووف ئیلغاکردنی فکری نبووەتە لە بنەڕ لە تەسەووفا شتێ نییە بڕوای هەبێ بەوەی کە پەیامبەرێک یەک نامەی خوا ئەگەیەنێ بە خەڵق و خەڵق پەیڕەوی بکەن لە تەسەووفا تەسەووفی ئەسڵ ڕاستەقینە ئەوەیە بەپێی ئەوەی کە متەسەووفەکانی زوو باسییان کردووە ئەوەیە کە ئینسان لە ڕێی جیهادی نەفسەوە بەخوای خۆیەگا ڕگاتە سەرەوە ئەگاتە با بینەوە سەر بابەتەکەی خۆمان ینی بەڕێزت پێت وایە ئیسلامی سیاسی یەک منهەجەکەمووی ڕادیکاڵە یا چۆنیانی هەموو ڕادیکاڵە هەمووی پێڕەوی تونوتیژیەکە بەس مەسەلەکە وەختە ئەگەر دەسەڵاتی بەدەستەوە بوو ئەوە تونوتیژە ئێستا بنمونە سێری عەدالەت تەنمیی تورکی بکە حیزبێکی بە حساب ئیخوانیە و حیزبێکی ئەوەیە ئیخوانش ئەولاترە ئەلمانیە وەنیە تەماشای بکە ئێستا چۆن تەسەڕوفەکە بێجگە لەوەی کە هەڵپاکە بە هەر چوار لای دنیا ئێوە سەڵتەنەت دروستکاتەوە ئەوە بکە ناشرینترین ئوسلوبیش لەناو خوا بەکارەهێنێ لە ڕووی ئازادی بیرەوە لە ڕووی دیموکراسیەوە لە بۆ پاشە کشەشی لە هەموو دروشمانە کرد کە پێش چوون دەسەڵات بەرزیان کردبوو باشە بە پێچوانی ئەمەوە تەماشای تۆ سەلەفیەتی بەس لە سعودیە بکە خۆ سعودیە پێچوانەی هەتا ئیخوانیەکان و ئەوانە و منهەجەت هینەکە بە ئێرابی لە قەڵەمە کە چێت و تەماشایکە سعودیە هەمان پەیڕەوی تونوتیژی ناکە لە ناو وڵاتی خۆیان نەبوونی ئازادیەکان و نەبوونی ئازادی نەبوونی هەموو شتێک یان ئەو ئەتیرەسەر دامەزراندنی دەوڵەتی سعودی خۆشی لەسەر خوێن بوو لەسەر خوێن ئەمە یەک دوو هەر بۆ خۆشیان ئەو ئێرهابە فکری کەیکە ئێرهابی دەوڵەتە ئێرهابی دەوڵەتە ئێستا سعودی ئەوەی کەیکە ئێرهابی دەوڵەتە ئەوەی کە بەشیر کردوێتی ئێرهابی دەوڵەتە لە سوودانە ئەوەی کە ئەردۆغانێکە ئێرهابی دەوڵەتە ئەوەی کە لە ئێران ئاکرێ ئێرهابی دەوڵەتە ئەوەی کە هەمووی ئێرهابی دەوڵەتە ئێستا ئەوەی لە عێراقا گوزەرێت بەس ئۆستاز پێت وانێ ئینسان کە چوە دەسەڵات مستەلزەماتی دەسەڵات پێویستەکە کە توندیەشی هەبێت نەتوانێت بەو عەقڵەتە مەلائیکەتی ئەخلاقیەوە کار بکات دەسەڵات ئەوە خوازەکە بێت توندی هەبێت وەک ماکسفی بەرەڵێ سیاست و ئەخلاق دوشتی جیاوازن سیاست و ئەخلاق بەیەک کۆ نابنەوە بەڵام یعنی ئەمە نەزەریەکە وابزانام لە سەردەمی میکافیلیە و پیادەکراوە هەتا ئێسش پێڕەوە کرێەوە هەر بە درێژایی تاریخیش دەسەڵاتە کە وەختە دەسەڵاتێک هەبووە دەسەڵاتەکە بۆ بنبەستکردنی هێزی خۆی و دەسەڵاتی خۆی هەوڵی یاکە هێز بەکاربێن ینی ئەو منهەجە پەروەردەیە کە بڵێن لە ئیخوانەوە هەتاکو داعش لەم بینەیە پێت وایە یەک شتە بەس بەعزیجان پەردەپۆشیەکەن و بەڵێ بەپی بۆ لوانە تۆ ئەگەر منهەجەکەی ئیخوان لە سەردەمی بنیادنەری ئیخوانە کە حەسن البەنایە بخوێنینەوە تێی بگەین تێگەین کەم کابرای ئەسڵەن بە تەفکیر فاشی بووە حەسەن بەرنا خۆی بە تەفکیر فاشی بوو ئەگەرچی من ڕێی تریشم هەیە لەسەری کەچان ئەوە علاقی بە ماسۆنیەتەوە هەیە چەند علاقی ئەوە هەیە ئەوانش مەبەست وەکو فکرە فاشی بەڵێ بەڵێ وەکو فکر فاشی بووە و ئیسیفادەشی لە فکری فاشی کردووە و پەیڕەوی هەموو نەهجەکەی حەسەن بەرنا لە چاو سەید قوتب و ئەمانە نەرمونیانە چۆن نەرمونیانە سینەمای سووتانوە دوکانی تەقانوەتەوە مەقەڕاتی تری ئێن کردووە قەتڵ عامی خەڵقی کردووە ڕئیسی مەحکەمەی کوشتووە ڕئیسی وزەرای کوشتووە نەرمونیانی چی هەرۆنگە دەسەڵاتی بوو ئەگەر هەرۆنگە دەسەڵاتی بوو ئەگەر دەسەڵاتی زیاتری واشتی زیاترەکە سینەمایەکی سووتان بە هەموو خەڵقانەوە کە تیادانیش باشە بابێنە سەر کوردستان ئێستا لە کوردستان مەسەن یەکگرت و سەلەفی مەدخەلی کۆمەڵی ئیسلامیمانێ پێتوانێت جیاوازی هەیە لە نێوان ئەم ڕەوتانێ هەمویانە ڕادیکاڵن پێشتر باسمان کرد سەلەفی مەدخەلی ئەو سعودیە ئێوە سعودیە ڕادیکاڵ یا ڕادیکاڵ نیە بەرامبەر بە میلەتی خۆی پێت وایە فەندەمینتالیزم و ئوسوڵین زیاتر یا ڕادیکاڵن با بڵین وەڵاهی ئەکرێ بڵێ زۆرتر محافزکارن بەڵام ئینسانی باحث کە تەماشاکە لە ڕووی کردەوە تەماشاکە لەگەڵ نەتایجیان معاملەکە خۆ لەگەڵ شعارات معاملە ناکرێت ئێستا زۆر کەس پێی وا بووکە عەدالە و تەنمیە بێت سەر حکم و ئەردۆغان حکمڕانی بکە تورکیا ئەبێتە بە جەنەت المەئوا بەڵام تورکیا بوو بم تورکیایی کێسەی بینی شعارات شتێکە کردەوە شتێکی کرێ بەس پێتوانێت کۆمەڵگەی تورکی پشتیوانی لەو
چوزانم لەو نەهەجەی ئەردۆغان ئەکەن لە ئێستا نەک کۆمەڵگای تورکی هیچ کۆمەڵگایەکی دنیا بە نەهجی ئیسلامی ڕازی نییە چونکە لەگەڵ تەتەوری تاریخانیە لەگەڵ پێشکەوتنی بەڵام لە کۆمەڵایەتیان انتخاباتە لە 150 ئەیەنێ مەسەلا لە 150 ئەهێنێت لە انتخاباتە ئەردۆغان ئەیهێنێ لەبەر ئەوە قووەتی ئەوەی کە پێڵە نەریتی کۆمەڵایەتێکەوەی کردووە فکرەکە تایە هەیە ئیسیفادە لەوەکە بێزگە لەوەش دروشمی جێلکردنی خەڵق و تەحمیقی خەڵق ئەوە مەسەلەی ئابووریش دەوری هەیە ئەی طبعا دروشمی تەحمیقکردنی خەڵق ئێستا هەموو دروشمانی کە ئەردۆغان بەرزی کردبووە لە سەرەتا دروشمی چی بوون؟ ئاوەدانی و ئابووری و نەهێشتنی بێکاری و دیموکراسیەت و ئازادی بیر و ئەوانی بڵاو کردو ئێستا وایە بەس پرسیارەکە لەمێ بۆ نمونە ئێمە ئیخوانمان بینی لە میسر هات میسر دەسەڵات ینی خۆ ئەوان تونند و تیژیان بەکار نێنە خەڵک تونند و تیژی لە بەرامبەریان ئەو طبعا نەی ئەتوانی تونند و تیژی بەو شێوەیە بەکاربێنێت چکە سوپای بەدەستوانێت ئەوەی چ پاو پۆلیس بڵێ یعنی هێزی چەگاری لەبەردەسا بووە دەمێ بوو قەت و عامی خەڵقی کرد بوو بەڵام ئەو هادویستی شەرعیەتێک با بەدەسەڵاتەکەی لە ڕێی گۆڕینی دەستورەوە فریان نەکەوت ئەگەر دەستوری بگۆڕیان ئەگەر دەستوری بگۆڕیان کۆنتترۆلی سوپاشێ کرد کۆنتترۆلی پۆلیسی شێ کرد هەموو دام و دەستگا ئەمنیەکانیشی کۆنتترۆڵە کرد ئەو کاتە وەکو ئەوەی ئەردۆغان کرد وەکو ئەردۆغان کرد بەڵام خۆ هەرشیانە هەر ئیخوانیە هەر لەسەر عینی منهجی ئیخوانە بئینقلاب چۆتە سەر حکم لە سۆدانە بەشیر چۆن چۆتە سەر لە کوێترە لە کاتی خۆی لە میسرە کاتی خۆی لە میسرە جەمال عەبدولناسر لەگەڵ ئەنوەری سادات و لەگەڵ محەممەد نەجیبە بۆ خۆیان ئەوانە سەر بە ئیخوان بوو و معلومە تاریخەکەیان ئیتیفاقیشیان هەبوو دوای شتێکی نازان بەڕێزت ئاگادار بی لەمە لە ساڵی 48 لە ئێمە ئینقلابیان کردەوە سەر ئەحمەدی ئەوە حتا حەسەن بەنا بۆتە نیۆنەریان لە جامیعەی عەرەبی وەکو زاواکەی چۆتە یەمان وەکو وەزیر عۆکاشە کە ئەویش ئیخوانێکی مسلم بووە وەکو وەزیری ئاعلام بوو نانی خۆوان بڕاشیان بە ئینقلابوانە هەیە بەڵام ئەوەی کە ئێسێڵێن بەس شعاراتە مەسەلەی ئاشتی و مەسەلەی ئەو هیچ ینی بوونێکی مادی نییە یعنی بە بەڵگە ناتوان پێمان بڵێن لەسەر تاسەری دنیای ئیسلام و عەرەبە کە هەوڵی دامەزرانی دەوڵەتی ئیسلامیان نابێت بەڕێگەی هێناکەن سەر سوئی ئیستیفادە ئەکەن لە سیستەمی دیموکراسی وەکو ئێستا بینی لە کوردستانە سوئی ئیستیفادەی لێکە ئەوێ بێت بەڵام کەیت هێشتا هیچی بەدەست نییە لە نووسینەوەی دەستوری کوردستانە من بیرمێ 2 ساڵەوە پێش هەرچی ڕێگر هەبوو خستیانە بەردەمیەوەی کە بازێ مادە نەنووس مەسەلەی ئیسلامیەکان بە زۆری و لە ئێستادا خەریکەن بڵین دوو گروپ ئەبینرن بەشێک خۆیان وەکو ریفۆرم خواز یا ئیسلاحی چاکساس پیشانێن بەشێک بمانەوە نەمانەیە جیهادیستن یاخود ئەو عەقڵە ڕادیکاڵیان هەیە تۆ پێت وایە ئەمە ئەم پۆلێنکردنە بۆ ئیسلامیەکان ڕاست بێت لە ڕاستیە هەردوو لایەنەکە ئەکرێ لە من تێکستی دینیا بەیدۆزیتەوە چکە ئەوان بۆ ئیلهام بۆ کارەکانیان بەردەوام بۆ تێکستی دینی ئەگەڕێنەوە ئەکرێ مەسەلەن بڵێ کە ئەسلی دین لە ڕاستیا وەکو خۆی ئەگەر ئەسلی دین بگری شۆڕشێک بۆ بەسەرە و لایەنە ئیجتیماعی و سیاسی کە کاتی خۆی هەبووە و ئەمەش بەشێکی کەمی هاتوتە ناو تێکستی دینی دوای خۆیەوە بەڵام ئیسلامیەکان بەگشتی بەشێکی زۆریان پیان وایە کە ناکرێت ئێمە ڕادیکاڵ نەبین و بەشێکیشیان پیان وایە کە ئەکرێ بۆ نمونە ریفۆرم کرێ بەڵام عادەتەن ریفۆرم و ڕادیکاڵ بوون و ئەمانە چەمکی خۆراوایین یعنی هەتا وەکو بە پێناسە خۆراوایەکە نەچینەوە ناو ڕادیکاڵ بوون چییە و ریفۆرم خوازی چیە زۆر زەحمەتە لە کاری ئێستا ئیسلامیەکانی شتێ بگەین و ئیسلامی سیاسیش بە تایبەتی کە ئەکرێت زۆر قوڵتر لێ بکۆڵینەوە لەم بابەتانە بەس ئیسلامی سیاسی شەر بەرهەمێکی بەلایەک لەدانەکان مۆدێرنە یعنی متەئسیرە بەو ریفۆرمیست و بەو مەسەلە ڕادیکاڵیانە پێتوانێ ئەوەش ڕاست بێت بەدەکی وایە بەڵام ڕادیکاڵ بوون ئەگەر بریتی بێ لەوەی کە تۆ گۆڕانکاریەک دروستکەی کە
پێدوا بێ هەموو بنەماکانی دروستبوونی ئەم کۆمەلگای ئێستا لە بنەما سیاسەکان و ئابوووریەکان بنەمای ڕاست و ڕەوانینەوە پێویستە هەڵبگەڕێنەوە و بنەمای تازە لە شوێناندا بندرێ ئیسلامیەکان من ئەتوانم بڵێم بۆ نمونە ینی بە نمونەیەک مارکسیزمەکان ئەوانەی کە بەتایبەت مارکس خۆی ئەتوانین بڵێن ڕادیکاڵانە ویستوێتی گۆڕانکاری بکات چکە کۆی کۆمەلگا و ئایدۆلۆجیا و هەموو شتێکی بە شێوازێکی هەڵگەڕانەوەی هەموو شتەکان بەڵێ چکە هیچیان پێی وا بوو ئەمانە هەمووی بەرهەمی سەرماداریە بەڵام مەسەلەن ئیسلامیەکان ئەتوانن ئەمە بکەن کە ئەوان حتا پێیان وایە کە ئەمە ئێستا کۆمەلگای لەسەر دامەزراوە بێجارێتتر بچێتەوە ئەسڵە کۆنەکەی خۆی ئەوانەی کە با بڵێن ناتوانن ڕادیکاڵ بن لە بڕۆی ڕادیکاڵ بوون ئەگەر بریتی بلەوەی کۆی مەفاهیمی کۆمەلگا و کۆی چەمکەکانی ناو کۆمەلگا هەڵبگەڕێنیتەوە بەشی تازە جێگەیان بگرێتەوە زەحمەتە ئیسلامیەکانەوەیان پێ بکرێت چۆن کۆمەلگاکەمان کۆمەلگایکی مسلمانە ئەو ڕادیکاڵبوونی ئیسلامیەکان کۆمەلگەکە بە مسلمان نازانن بەو معنای کە ئەو خۆی لێچی هاتەوە زۆربەی زۆریان پێیان وایە کە کۆمەلگا ینی زۆرین ئەوەی کە ئێمە لێمان بینیون بەس مسلمانێکی سەقەتن یا منحەرفن پێیان وایە کە ئەو ئیسلام ئەو مسلمانەتی کە لە ناومانە هەیە پێویستی بە گەڕانەوە هەیە بۆ پێشتر ینی زۆربەی زۆری بۆچوونی وایە و هەندێکیان بۆچوونیان لەوە تونترە کە خۆمان ئاگاداری ئەوانن بەڵام بە کۆی گشتی ئایا ئەمە ڕادیکاڵ بوونە یان تەنها گەڕانەوەیەکە بۆ مێژوو ئەگەر ڕادیکاڵ بوون بێ ئەبێ کۆی ئەم کۆمەلگایە و بنەماکانی و ئایدۆلۆجیەکەی و هەموو شتێک جارێکترەوەی مارکس کردی خوێندنەوەیکی تازای کرد بۆ هەموو شتێک ئایا ئەکری ئیسلامیەکان خوێندنەوەیکی تازە بکەن بۆ هەموو بابەتێک ئەمەیان تۆزە زەحمەتە با نمونە بینینەوە شۆڕشی ئیسلامی ئێرانی شۆڕشی ڕادیکاڵ نەبوو ئەکرێ بڵێت لەو ڕۆ ڕادیکاڵ بوو بۆ شیعە ڕادیکاڵ بوو بۆ شیعەکان خۆیان لەوەیە ڕادیکاڵ بوو کە شیعە بەردەوام لە مێژووی خۆیانە پێیان وا بوو کە ویلایەتی فەقیه نابێ هەبێت بەو شێوەیە کە ئێستا هەیە بەڵکو بێ ئێمە هەمومان چاوەڕێی مادی بکەین بۆ ئەمەش تقریبا سەرکەوتنێکی سنەیتیا بووە ئەگەر ببینی مەسەلەن بەردەوام سنەکان زاڵ بوون لە ڕووی سیاسیەوە بۆ چونکە شیعەم بۆ چوونەی هەبووە لەو ڕۆ بەفعلی ڕادیکاڵ بووە لەو ڕۆی کە باسی ویلایەتی فەقیه هەکرێتوان بڵێن ڕادیکاڵ بوون لەوەی تر تەنها گەڕانەوەیەکە بۆ تەقالیدی با بڵێن کۆن تەنها بۆ گەڕانەوەی بۆ مەزهب ئەسڵی مەزهبەکە ئاجینا یعنی ئەوە نیە بڵێ بتوانی ڕادیکاڵان نەتوانی بێتیان کۆمەڵشتی زۆر گەورە بگۆڕن کوا فەلسەفەیان بۆ مناح جلوبەرجی ئافرەت جلوبەرجی پیاوان شێوازی مەعامەلە دەستور ئەمانە هەمووی ئەمە گەڕانەوەی شێوەیەکی ڕادیکاڵانە هەمان سەردەمی شاهێنشاییان هەڵتەکە خۆی ڕاست ئەتوانی مەسەلەن نایبنەی ڕادیکاڵانە بەس ڕادیکاڵێک کە پێشتر بنەمایەکی گەورەی هەبووە ئەگەر ڕادیکالیزم بۆ نمونە ئەوە بێت تۆ بگەڕێتەوە بۆ مێژوو بەشێک لە مێژووکە بینیتەوە جارێت لە ئێستا تەطبیقیکەی من ناتوانم زۆر بۆ بڵێم ڕادیکاڵان هەرچەند بەنسبەت ئەو کۆمەڵگای بەرەو ڕابردوو تۆ جەختی لەسەر ڕابردووە لە ڕابردووە پێت وا بۆ شێوازی جلی ئیسلامی بەم شێوەیە بووە هاتووە لێرەش پێمانەڵێ بێ ئێوەش بگەڕێنەوە بۆ ئەوێ لەگەڵ منا بگەڕێنەوە ئەی پێی وانە ئەی چۆن بتوانین ئیسلامیەکان تەصنیف بکەین پۆلێنیان بکەین بەم چەمکە غەربیانە ناتوانین پۆلێنیان ئیسلامیەکان تەصنیفکردنیان تقریبا ئەوان زیاتر ئوسوڵگەران بە تەصنیفە غەربیەکەی یعنی ئەوەی کە لە ئیسلامی فەندەمنتالیزمن بەڵێ فەندەمنتالیزم ناتوانانی بڵێ ڕادیکاڵە بەڵام ئەتوانی بڵێ کە پێیان وایە ئوسوڵێک لە مێژووە هەیە کۆمەڵە بنەما لە مێژووە هەیە کە ناکرێت لێیان لابێ وە گرفتیش لەوەیە یعنی ئەگەر لادان لەوانە زۆر جار ئاسەواری زۆر خراپ دروستەکە بە تایبەت لە سەردەمی سوڵتەی ئیسلامیەکانە زۆر جار لە سەردەمی ناسوڵتەبوون و لە دەرەوەی سوڵتەیا بن تا ڕادێک ئەمیان بەلاوە ئاسایی بوو کە تۆ با بڵێن وەکو ئەوان نەبیت بەڵام کاتێک گەچنە سوڵتە حتممە ئەمە گۆڕانکاری بەسەر خۆی مەسەلە سوڵتەکە مهمە کاچێتە سوڵتە بەس دیوێشتری مەسەلەکە باس بکەین ئایا ئیسلامیەکان ئەیانە لە ڕێی ڕیفۆرمەوە کۆمەڵگە و دەسەڵاتی سیاسی چاککەنیا لە ڕێی جیهاد و چەک و بەو شێوە ڕادیکاڵیە یانی خۆی با بڵێن ئەوان کایانەوێ ریفۆرم بکەن هەر ریفۆرم خۆی ئەسڵن وایە کە تونوتیژ نەبێت هەر کەلیمەی ریفۆرم خۆی چکە تۆ بنەمایەکەت هەیە ئەتەوێت تۆزێک دەستکاری بکەیت تۆزە لەگەڵ کۆمەلگای خۆتا بیگونجێنی ئەنجا کێشەکە لەوەیە بەشێکی زۆر لە ئیسلامەکان ئەیانەوێت ئێمە لەگەڵ ئەو با بڵێن مەزهبە کلاسیکیانەی کە هەیە بگونجێنن ینی خەڵک لەگەڵەوەیە نەک خۆیان لەگەڵ خەڵکا بگونجێنن ریفۆرم ئەسڵی وایە کە تۆ کۆمەلگە بەرن بۆ لای خۆیان بۆ لای دەقەکان بەڵێ کۆمەلگا بەرنەوە بۆ لای دەق نەک دەقەکان بێنن بۆ کۆمەلگا خۆی لە ڕاستیا ئەسڵی دینیش ینی منەوەی بە تێگەشتن و بۆچوونی خۆم لی تێگەیشتم و خوێندنەوەم بۆ کردووە دین کۆمەڵە بنەمای سەرەکی تیا کە ئاکرێن نەگۆڕ بێ بەڵام مثلەن ئینسانیەتی دین و کۆمەڵێک بابەتمان هەیە ئەتوانی بڵێ دەقی نەگۆڕن و هەموو دینەکانی ژەمەیتیایە بەڵام ئەکرێت مەسەلەن وەسایلەکانی تری بە پێی سەردەم وردەوردە تۆ خۆتی لەگەڵ بگونجێنی ینی تۆ وەکو دین ئەتوانی خۆت بگونجێنی نەک خەڵک بێری لەگەڵ دین ئاجارێکی تر بەو شێوە تەقلیدیە بیگونجێنی چکە ئەوەی ئێمە ناومان ناوەدین بەشێکی زۆری تەفسیری خەڵکی سەردەمی خۆیەتی بۆ دین هەر دەق کاتی تەزەوی تشتێکی ئینسانی دەرەچێ خۆ بۆچی مەسەلەن من پێم وابێ ئەو تەفسیرەی ئەو بۆ دەقی کردووە تەفسیرێکی ڕاستە و ئەو تەفسیرەی کە من ئێستا بەپێی
بارودۆخی خۆمەکەم تەفسیرێکی غەڵەتە لە کاتێکا کە ئەو وەسایلە ئەکادیمی و نەزەری و فەلسەفیانی من ئێستا لە بەردەستمایە حتمما ئەو لەژێر دەستیانە بۆ ئەو کاتا باشە ینی بەڕێزت بەم قسێ منوا تێگەم ئەگەر ڕاست بن ئەتێ پێم بڵێ کە ڕادیکالبوونی ئیسلامی گەڕانەوەیە بەرەو مێژوو نەک ڕۆیشتنە بەرەو ئایندە بەرەو داهاتوو بە حتمی ئەو ئەوێ وات پێ بڵێ من ناڵێم زۆرینەی ینی ئەتوانانی تەسنیفێک لە نەوەی ئیسلامەکان بکەین هیانە چکۆ بە زۆری ئیسلامەکان ئێستا لەگەر با بڵێن کۆمەڵە ڕوتی تازەگەری هاتوتە ناو ئیسلامەکانەوە کە کەم و زۆر ئیسلامەکان خۆشی پێی کاریگەر بوون کە زیاتر چاوی لە داهاتووە بەڵام بەشێکی ئەوە خەڵەتاندنی ئەگەر ڕاست بێ موشەیە چاو بەسکردنی خەڵکە تاکو ئەگاتە دەسەڵات ڕەنگە بۆ بەشێکیان وا بێت چکە بینیمانە لاانە تەجروبەیە بەڵام بە گشتێکەشی پێم وایە خەڵکێکی گەنج و خوێنەوار پیا بووە کە پێی وایە ئەو خوێندنەوەی کە ئێمە بگەڕێنێتەوە ناو مێژوو ئەبێ بە شێوازێکی تر تەفسیرجارتر مێژوو ئەوانە ئەتوانانی پۆلێنانکەی لە ناو ئیسلامی سیاسیە بۆ نمونە ئەفکاری محەممەد شەحروو ئەو لە ناو ئیسلامی سیاسیە پۆلێ نەکرێن ئەگەر ئیسلامی سیاسی پێناسەیەکی پێ گرنگە حتممەەوە یعنی ئەگەر پێ دووە بێ هەر حرەکەیەک بۆ زیندوکردنەوەی کۆمەڵە بنەمای ئیسلامی یاخود بۆ هێنانەکایەوەی ینی کۆمەڵە بنەمای تازای ئیسلامی بریتی بێ لە حرەکەیەکی سیاسیمانەوە ئەوەی ژەکەوێتە ئەو بوارەوە ئێمە زۆرمان هەیە و ئیسلامەکانیش بەگشتی من پێم وایە تەتەوەرێکی باشیان کردۆز بەشێکیان بەتایبەت ئێمە ئەگەر بەراوردی ئیسلامەکان بکەین لە ساڵی نەوەتەکان بۆ ساڵی 2020 حتمما لە کۆمەڵە بۆ چوونیانە ڕەنگە تەتەوەر کرابێ بەڵام هێشتا کەمە هێشتا زیاتر چاویان لەسەر قەناعەتە تاکتیکە يعني جوابي ما ئاسان نییە جوابی ئەمە ئاسان نیە لە ڕاستیە چکە ئەمە تەجروبەمان هەیە وەکو تاکتیک لێک دراوەتەوە بۆ نمونە بەشێک لەوانەیە کە لە سوودانە ڕوویاوە ینی پێش دەسەڵات جۆرێکە دوای دەسەڵات جۆرێکی تر ئێران بە ئایا فعلەن ینی تۆ ئایا کرێ بۆ نمونە بڵێ ئەمانی جوابن من پێم وایە سەدەی 21 کۆمەڵێک چەمکی گەورەی لەگەڵ خۆی هێناوە کۆمەڵێک ئەفکاری تازەی تایە کە ناکرێ ئیسلامەکانیش وردەوردە بەرەو قەناعەتیەوە ڕۆن کە ئەبێت جارێکی تر بە خۆدا چوونەوە بکرێ کۆمەڵە بنەمای نەگۆڕیان هەیە کە حتمما بنەمانە گۆڕەکانی جارێکتر ژێر گۆڕاوە بەڕێزت شارەزایت لەمە هەیە بە پرسیارەکە ئاوا لێ بکەم تا ئێستاش با بڵێن یەکگرتو یا کۆمەڵ ناو کۆمەڵگەی خۆمانە ئەو بنەما پەروەردەیانەی کە لە نەوەدا کردوانە ئێستاش ئەو بنەما پەروەردەیانەیە باوەڕ ناکەم گۆڕانکاریان بەسەر هێنا خۆی قورسترین ڕووی گۆڕانکاری بەڕاستی ڕۆ پەروەردەیەکەیەتی یعنی ئێمە لە ڕووی سیاسی و ئەدەواتی سیاسیەوە ئەتوانین لە ڕووی سیاست مەسەلەن سیاست و ئەدەواتی سیاسی و حیزبی سیاسی و کۆبوونەوەی سیاسیەوە تۆ بگۆڕی بەڵام کێشەی پەروەردە لەوەیە کە بەڕای زۆری ئیسلامەکانەوە پەروەردەیەکی ئیسلامی نەگۆڕە کە سەرچاوی گرتووە لە دەقی دینیەوە ئەمما ڕوەهەرە قورسەکەی گۆڕان بەس تا ئەوە نەگۆڕن ئەتوانم ببنە ریفۆرمیست من بۆیە ئاڵێم حتا قزەی ریفۆرم قزەیەکی گەورەیە تۆ لە کوێ لە شووا ریفۆرم بکەی ئەگەر هەر ریفۆرمەکە شتێکی سادە و ساکار بێ حتمما گۆڕانکاری گەورە ڕوونایە بەڵێ بەڵێ ئێمە بۆ نمونە مارکس خۆی ینی با بڵێن ئەوەی کە کردی بەتەنیا بوو شتێکی زۆر گەورەی کردەوە تا بینی ئێستا مەسەلەن فەلسفەی مارکسیزم چەند حتا بۆ تەفسیری سیاست لە ئێستاە خەڵک زۆر پشتی پێ بەسێ حتا من زۆر جارە لێم ئەگەر بتەوێت تەفسیری علاقەی بینی حکومەتی هەرێمی کوردستان و بۆ نمونە حکومەتی عراقیش پێی ئەبێ لە ڕووی مارکسیەوە ڕۆکی بیتەوە کە پێی وایە کە ئیکۆنۆمی و اقتصاد بەشێکی گەورەی مەسئولەکەیە کە جاران وا نەبووە یعنی جاران ئەم تەفسیرە زۆر کەم بۆ دەق بۆ ڕووداوی سیاسەکان بۆیە ئێستا من حەزەکە ئەنی لە کاتی قسەکردن هەستەکەم پێویستم بە ڕادیکالبوونی مارکز هەیە بۆیە بتوانم کۆمەڵێک شت لێک بەمەوە بەڵام ئایا بەڕاستی ئەو ڕادیکالبوون و ریفۆرمەی کە با بڵێن ئەگەر نای بنێن ئیسلامەکان بیانەوە بیکەن ئەتوانێت ئاوا گۆڕانکاری گەورە دروستکە تۆزە زەحمەتە ئەوەی ئیسلامەکان ئەتوانن بیکەن چییە ئەوەیە کە جارێکی تر بە ئوسوڵەکانی ئەسلی ئوسوڵەکان خۆشیان نابچنەوە و ئەتوانێت کۆمەڵە گۆڕانکاری و خوێنەوەی تازە بۆ دەقی دینی بکرێت کە بە ئەدەواتی تازە بکرێت ئەمە شتێکی زۆر باشە و ئەکرێت ینی ئیسلامەکان سوودی لێ بکرێت ریفۆرم یان شۆڕش بەبێ ئامادەی تاکێکی هۆشیاری موسڵمان کە سەردەمەکەی خۆی نەناسی و پێویستیەکانی دەرگ نەکات دەرەنجامەکەی ڕەنگە شکستی دووبارە بێت.